پۆتین یاسای شەش فەرموودە ناسەکەی ئیسلامی کارا کرد. ڤلادیمیر پۆتینی سەرۆکی رووسیا یاسای ڕێپێدانی سەحیحی بوخاری لە رووسیا کارا کرد. لەوە ئاچێ بڕیارێکی سەیر بێ، بەڵام هیچ شتێک بۆ ورچەکەی رووسیا سەیر نییە. لەگەڵمان بن. بڕیارێکی گرنگی سەرۆکی رووسیا کە بۆ هۆی سەرسوورمانی بەرپرسانی رووسیا. سەرۆکی رووسیا بڕیاری هەڵگرتنی سزای لە دژی کتێبەکانی شەش فەرموودە ناسەکەی ئیسلامدا، بە تایبەتیش سەحیحی بوخاری. هەروەها زانەکانی وڵاتی ڕاست پاردووە بە وەرگێڕانی ڕاست لە ناو رووسیادا بە خۆڕایی بڵاوی بکەنەوە. هەروەها سزاکانی سەرزانە ئیسلامیەکانی بە تەواوەتی هەڵگرت. ئەم بڕیارە لە دوای ئەوە هات کە کتێبی هەر شەش فەرموودە ناسەکە لە رووسیادا قەدەغە بوون، لە نێویشیاندا سەحیحی بوخاری لە لیستی کتێبە توند و تیژەکاندا دانرابوون. ڕاستەوخۆ دوای ئەم بڕیارە ڕەمەزان قەدیرۆفی سەرۆکی چیچان سوپاسی ڤلادیمیر پۆتینی کرد و وتی زۆر سوپاس و دەستخۆشی ئاراستەی سەرۆکی رووسیای یەکگرتو و تەواوی کارمەندان و پسپۆڕان دەکەم بۆ ئەم بڕیارە، بۆ هەڵوێستە جوانەکەیان بەرامبەر بە شاکارە دینیەکانی زانەکانی ئیسلام. ئایا ئەم بڕیارەی ڤلادیمیر پۆتین چۆن هەڵدەسەنجێنی؟ ڕاکێشانی دڵی موسڵمانانە بەلای خۆیدا لە دژی ئەمریکا و ڕۆژئاوا، یان هەستێک لە ناخی پۆتیندا دروست بووە بەرامبەر بە ئاینی ئیسلام؟